15 تەباخ ساڵی 1984 با بڵێن 15 تەباخ ساڵ یادی پیرۆز بێ پیرۆز بێ لە هەموو ئەو هەواڵانەی کە ئێستا لەو شۆڕشە و بەرخودانیە بەشدار بوون و ماون پیرۆز بێ لە دایکی شەهیدان ئەوانەی کە ڕۆڵەکانیان لەو کاتەیە پێشکەش بە نیشتیمان کرد 15 تەباخ یاخود قەڵەمبازی تەباخ وەرچەرخانێکی گەورە بوو لە مێژووی پارتی کرێکارانی کوردستان نەک تەنها لە مێژووی پارتی کرێکاران بەڵکو لە مێژووی کورد بە تایبەتی باکووری کوردستان چونکە ئێمە ئەگەر باسێک بە کورتی لە هۆکارەکانی دروستبوونی 15 تەباخکەین ئێمە زانی پارتی کرێکارانی کوردستان لە ساڵی 1970 کە دروست بوو پێشتر بە گروپێکی ئاپۆچی ناسرا بوو بەڵام دواتر نازناوی پارتی کرێکارانی لە خۆنا هۆکارێک سەرەتا بە ڕێخستنێکی کۆمەلگایی دەستی پێکرد وەکو ڕێخستنێکی سیاسی کۆمەڵی هۆکار لە پشتی بوون کە ئەم پارتە وردە وردە لە تەشانەکردن نابێت هێشێک لەوانە ئەو گۆڕانکاری سیاسیانەی کە لە تورکیا ڕوویدا دوای دروستبوونی جەنگی جیهانی یەکەم دروستبوونی دەوڵەتی نوێی تورکیا بە سەرکردایەتی کەمال ئاتاتورک دواتر تەوان سەرەتا کە جەنگ کۆتایی هات مشتومڕ هەبوو لەگەڵ هێزی کوردی و با بڵێن کەمال ئاتاتورک بەڵام هەموو ئەو بەڵێنانەی کە بە کوردرا پاشگەز بوونەوە پەیمانی سیڤەرمان هەیە دواتر پەیمانی لۆزان جێگەی سیڤەر ئەکرێتەوە پاشگەزبوونەوە لە بەڵێنەکان هۆکار بوون بۆ ئەوەی کەوا چەندین ئەتوانین بڵێ ئینتیفازە یاخود ڕاپەڕین و سەرهەڵدان ڕوویدا هەندێکیان بچووک و کاتی بوون هەندێکیان درێژخایان و گەورە بوون لەوانە ئێمە سەرهەڵدانی کوچگیرمان هەبوو ناوچێک کوچگیر و شۆڕشی شێخ سەعیدی پیرانمان هەبوو دواتر شۆڕشی دێرسیمان هەیە و شۆڕشەکانی دیکە کە لەو فترەیە ڕوویدا هەموو ئەمانە هۆکار بوون هۆکاری ئەو پاشگەزبوونەوانەی دەسەڵاتی تورکیا بوون لە بەڵێن و مافەکان کە بە کوورد دەدرابوون کە جەنگی جیهانی دووەم دروست ئەبێ گۆڕانکارێکی سیاسی نێودەوڵەتی دروست ئەبێ و هێزی چەپ لە تورکیا و زۆربەی وڵاتانی دراوسێ گەشە ئەکا هێزی کوردی جارێکی کە بە سەرکردایەتی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ئەیوێ ڕێخستنێکی وها دروست بکە کە دۆزی کورد لە ناوچوون سەرنەنوێ لە خۆڵەمێش دروست بکاتەوە دوای ئەوەی کە ڕێخستنێکی ئەو تۆ دروست ئەکە بە ناوی گروپی ئاپۆچەکان سەرەتا پەیوەندێکی توندوتۆڵیان هەبێ لە نێوان پارتە سیاسیە چەپەکانی باکوور کە کورد نین بەڵام لەگەڵەوەشان ناتوانن ئەوان ئەوە لە خۆیان داماڵن کە کورد دەتەوەیەک و پێویستە مافی سەر بەخۆی خۆی هەبێ بۆیە هەرزوو بە ڕێزیان جیابوونەوەیەک دروست دەکەن و گروپێکی کوردی سەربەخۆ دروست دەکەن کە ئەڵێن کوردی زۆربەی ئەندامەکانی کورد بوون ئەژینا لە پێکهاتەی گروپەکە ئێمە هەواڵی تورکمان هەیە لەوانە کەمال پیرمان هەیە و کۆمەڵی هەواڵی ترمان هەیە کاریان بە خێرایی ئەکرد و تەشانیان بە خێرایی بەرجەست ئەکە و بۆ چونکە لەو کاتەیە هێزی تورک یاخود بڵێن دەسەڵاتی تورک دڵکیان بەم فراوانی چالاکیەکانی ئەم ڕێخستە کوردیە کردبوو و زانیان هەموو هەوڵەکانیش بۆ لە ناوبردننی فەشەل ئەهێنێ چونکە ئێمە پێشتر پارتی سیاسی تری کوردیمان هەبوو لە باکووری کوردستان بەڵام هەر یەکەیان بۆ ماوەیەکی کورتکاری کرد و کۆتایی پێهات لەلایەن دەستگای سیخوڕی تورکیاوە بەڵام ئەم گروپە چەند هەوڵ ئەدرا لە ناو بگرێ زیاتر تەشانەی ئەکرد بۆ چونکە لە ناخی میلەتا دروست بوو و لەسەر دەستی ئەو ڕۆڵانە دروست بوون کە چەندین ساڵە خێزانەکانیان هەم لە ڕووی سیاسی و هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ناو کۆمەلگای تورکیا ئەچەوسێنەوە دوای ئەوەی کەوا دەستور ڕاگەیەندرا تەبع ئێمە دەستوری ساڵی 1924مان هەیە شەستەکانمان هەیە و دەستوری 1982مان هەیە لە هەشتاکانە گۆڕانکاریێکی سیاسی ئەو تۆ ڕوئەدا ئەمەش ئەنجامی ئەو زوڵم و زۆرێک کە حکومەتی تورکیا بە تایبەتی بە سەرکردایەتی کەنعان ئەفرین لە ناوچە کوردیەکانە ئینقیلابێک دروست ئەبێ و کورد بە تەواوەتی بڕوان وایە بنە ناوی ئەبن بۆ خۆی وتەیەکی هەیە کە دەڵێت دۆزی کوردمان لێرە سەر نایەوە و کورد کۆتایی هات بەڵام ئەتوانین بڵێن ئەمە هۆکارێک بێ بۆ ئەوەی کەوە چالاکی هەواڵان زیاتر پەرەپسێنێ و دەرئەنجامی ئەو ڕاپەڕینە یاخود ئەو ئینتیفازەیە ژمارێکی زۆر لە کادرەکانی پارتی کرێکارانی کوردستانە گیرێ لە زمانی ئەوانە کەمال پیرە حەقی قەرارە عەفوو محەممەد خێری درموشە فەرهاد کورتایە کۆمەڵێک لە هەواڵان تر هەواڵ ساکینە
ئەتوانی بڵێن یەکەم هۆکاری دروستبوونی قەڵەمبازی 1984 ئەو بەرخودانەی زیندانە کە لە زیندانی ئامەد کرا. ئێمە زانین کە سیاسەتی تورکیا زۆر تون و تیژ بوو بەرامبەر بە زیندانیانی ئامەد بە تایبەتی ئەوانەی کە لەسەر دۆزی ئاپۆچیەکان گیرا بوون کە دۆزی ڕاستەقینەی کورد بوو خەباتیان ئەکرد. بەڵام بەرخودانێکی بێوێنەیان وان ئێمە زانین هەواڵساکینە چ مێژوویەکی تۆمار کرد بۆیە ئەتوانم بڵم پانزەی تەباخ یەکەم پاڵنەری شۆڕشی بەرخودانی هەواڵساکینە بوو لە زیندان چونکە ئەم شۆڕشە گوێزرایە بۆ زیندانی پیاوەکان لەوێ مانگرتنیان ئەنجامدا دواتر نەورۆز بە جەستەی هەواڵان ڕووناکرایەوە و کشانی باقی هێزەکانی دیکەی ئاپۆچیەکان بۆ سووریا و لوبناان و لەوێ پەیوەندیان دروست کرد لەگەڵ گروپی شۆڕژگێڕەکانی فەڵەستینیەکان ئەمانە هەمووی هۆکار بوون یاخود زەمینە ساز بوون بۆ ئەوەی ئیدی ئەوان یاخود بڵێن قیادیەکانی پارتی ئاپۆچیەکان یاخود پارتی کرێکارانی کوردستان گەشتن ئەوەی کە وەک چالاکی سیاسی دەبێ هەنگاوێکی تر برێن کە ئەویش هەڵگرتنی چەکە بۆ ئەمە بەستەش لە 1984 دوای ئەوەی کە پێشتر پلانیان بۆ داڕشت ئەو کاتە جارێکی کە چەکیان بەدەستخست بڕیاریاندا بە 3 گروپ بچنەوە ناو خاکی تورکیا. ئەم پرۆسە پێوترێ گەڕانەوە بۆ نیشتیمان عودە ئیلە وەتەن لە چەندین شوێن چالاکی کرا بەڵام چالاکیەکەی هەواڵ ئەگیت یاخود بڵێن محسوم قورقماس دەنگدانەوەی گەورەی هەبوو بوو بە پاڵپشت بۆ چالاکیەکانی دیکە و ئەم دەنگەش گوێزرایە بۆ زیندان و ئیدی جارێکی کە گوڕ و چین بۆ هەواڵان و شۆڕژگێڕان و دەرەوەی پارتەکەش جارێکە زیندوبوونەوە درات چونکە دوای ئەوەی ئەو شۆڕشەیەک لە دوای یەکانە کۆتایی پێهات دوای ئەوەی ئەو پارتە سیاسی کوردانی یەک لە دوای یەک کۆتایی پێهات دوای ئەوەی ئەو گۆڕانکاریە سیاسیانەی کە لە دنیای ڕوویدا لەو کاتەیە بە تایبەتی لە تورکیا و هەبووری پارتی چەپ بێز نەیتوانی کە ئامانجی خۆی ببێکێ جارێک کە پێکێکە لەم خۆڵەمێشە کە کورد ئیدی کۆتایی هاتبوو جارێکی کە توانی جەستەیەک دروست کاتەوە بەڵام جەستەیەکی پڕ نەتەوایەتی بەرخودانی ئەمە گوێزرایە بۆ لاتیەکان گوێزرایە بۆ شارە گەورەکان هەر بۆ ئەمە بەستەش تورکیا تووشی شۆکات لەو چالاکیە چونکە ئەو پێی وابووی تر گروپ کۆتایی هاتووە پارت کۆتایی هاتووە کورد کۆتایی هاتووە دۆزەکەی بەڵام گروپی کوردان جوانیان وەڵامێکی توندی ئەم سیاسەتە بدەنەوە بەوەی کە ئاگری شۆڕشی پازەی تەباخ لە 1984 لە ناوچە کوردیەکانە بە تایبەتی لە شەمدینان و هەکاریە گەندەنگدانەوەی گەورەی بەدوای خۆی هێنا. ئیدی گروپەکانی دیکە چالاکیان دەست پێ کرد یەکێک لە ئامانجگرتنەکانی گروپەکان لێدانی هۆزە فیداڵەکان بوو کەسایەتە فیداڵەکان بوو چونکە ئەمانە بۆ پاڵپشتکردنی سیاسەتی حکومەتی تورکیای ئەو کاتە خوێنی جوتیارانی گوندەکانیان دەمجی و کرێکارە کوردەکانیان دەچەوسانەوە لە کارگەکانە لە پێگەی کارەکانیانە و دەست درێژێکی زۆریان ئەکردە سەر ژنان و ژنان تەنها لە چوارچێوەیەکی ماڵ و بەرهەمهێن تەماشا ئەکرا زۆرجار دەستدرێژی نایاسایی لە شوێنی کارەکان ئەکرایە سەریان و ناحەقێکی زۆر بەرامبەر بە کوردەکان کرێکارە کوردەکان و بە تایبەتی ژنانیش ئەکرا لە پێدانی کرێ لە کارکردنێکی زۆر لە بێنەرخکردنی لە شکاندنی هەست لە شکاندنی کەسایەتی وەک ڕۆڵی کورد بۆیە یەکەم ئامانج لەوە بریتی بوو لە لێدانی فیوداڵیەکان. لێدانی فیوداڵیەکان ڕوحێکی تری دایەوە بە کرێکاران و جوتیاران بۆی کە بڵێن ئەم پارتە بەڕاستی لە ناخی ئێمەوە دروست بووە و بۆ خۆشی لە ڕۆڵەی کوڕانی کرێکاران و کچانی کرێکاران دروست بوو. بەڵام ئەمەیە لێرە ئاماژە بە خاڵێ بکەم لە ئەم قەڵەمبازە ژنان کارکتەری سەرەکی بووبووی چونکە جارێککە ژێزی ژن ژمارەی زیایی کرد ئێمە کە پارتی کرێکاران لە 1970 دروستە بێ ژمارەیەکی کەم ژنان بەشدارە بن بەڵام ئیدی کە چوونە دەرەوە ژمارە ژنان زیادی کرد و ڕێخستنەکە وردە گەورە و بەرفراوان بوو و ئەو شۆڕشە هەتاوکە ئێستا بەردەوامە بەڵام لە ئێستادا ناڵێن چەکدانان ئەڵێن پرۆسەی چەکداریکردن بۆ ماوەیەکی کاتی سنووردار کراوە. بەڕێز ئۆجالان کاتێک کە بیری لە تەسیسکردنی لە دروستکردنی ڕێخستنێکی وها کردەوە تەبعاً بۆ خۆی کەسایەتێکی کاریزمای هەیە ینی ئێمە ئەگەر بۆ کاتێکی زۆر دابنیشین باز لە کەسایەتی و سایکۆلۆژیای
بەڕێزیان بکەین ڕەنگە کاتێکی زۆرمان بوێ چکە کەسایەتێکی کاریزما هەیە کەسایەتێکە پڕ لە زانیاری کەسایەتێکی بەمانای خوێنەر و داهاتووبین و مێژوونووس و سیاست مەدار و کەسایەتێکی سەربازی یانی ئەها ئەم هەموو کارکتەرانە لە بەڕێزیانە کۆبۆتەوە ئەوان لە دراسەکردنی مێژووی ڕابردووی کورد و پارتە سیاسیەکانی کورد گەشتۆتە دەر ئەنجامێ یەکێک لە خاڵە لاوازەکانی پارتە سیاسیەکانی دیکە ئەوەیە کە ژن بە هەند وەرنەگیرە لە کاری ڕێخستنی و کاری سەربازی و سیاسی هەر بۆ ئەمە بەستەش بوو ئەوەی ئەم کەم و کوڕێ لەناو ئەم ڕێخستە نوێیە کە لە 1970 دروست بوو کۆتایی پێبێنێ ژنی وەک کارکتەری سەرەکی بەشدار پێکرد ئێمە ئەزانین کاتێ ئەگە ورد باس لە پارتی کرێکاران بکەین ئێمە ئەبێت لە پاڵ بەڕێز ئۆجاڵان باسی ساکینە و هاوڕێکانی هەواڵە ژنەکان بکەین چونکە ئەوانش مێژوویەکی گەورەی ڕێڕەوێکی گەوریان تۆمار کرد ئێمە کارەکانی هەواڵ ساکینە لە کارەکانی بەڕێز ئۆجاڵان کەمتر نبینین و بەڵێ مامۆستای ئەم نەخشەدارانە بەڕێز ئۆجاڵان بوو بەڵام هاوڕێیانی کارکتەرێکی هاوکاری باش بوون کە توانیان ئەم پارتە بەم تودی هەتا ئێستا بەم تند و تۆڵیە بمێنێتەوە هەر بۆ خۆشی لە لێدوانەکانی سەرەتاش ینی کۆتاییش کە لەم پرۆسەی ئاشتیان ڕاگەاندوە کە ئێمە پەیوەندیمان لەناو ئەم پارتە پەیوەندێکی هەواڵێتیە واتە کەسێک بڕیار نادا و ئەوانی دیگە کوژێر دەستە کار بکەن بەڵکو بە هەواڵەتی بە کۆدەنگی کارەکەن هەر بۆ ئەم بەبەستە ژنیش توانی پێگەی تایبەتی خۆی بگری ئەمە لە چ کاتێکە لە کاتێکە کە ژن وەکو کارکتەری دووەمیش نابیندرا لە کۆمەڵگەی باکوورە و ژن تەنها کارکردنی بوو لە ماڵ و خزمەتکردنی ماڵ و بەرهەمهێنانی مناڵ و کارکردنی لەناو چێگەکانە بوو ینی هێندە ژنان بچوو کرابوونەوە جاری وە هەبوو بەرامبەر بە کاڵا وەکو کاڵا کڕین و فرۆشتنی پێکرا بەخۆی بەڕێزان ئاماژەیان پێ کردو لە پەرتوکەکانیە کە خاڵی گۆشتچەرخانی لە هزریا کارکتەری دایکی و ئەو پرۆسی هاوسەرگیری خوشکەکەی بوو کە ئەتوانین بڵێن بە کاڵا ینی بە چەندی فەردەگەنمێک ینی زەواجی یاخۆ بەڵ هاوسەرگیری پێکرا ینی ئەمە نقطەی ئەوە بوو خاڵی ئەوە بوو کە ئەم ینی بۆ ئەبێ ژنی کۆمەلگەی من بەم جۆرە بێ بۆ ئەبێ ژنان بەم جۆرە بێ ئەسڵان هەر بۆیە ئەتوانین بڵێن هەر لە سەرەتای بەشداریکردنەکەی ژن ڕۆڵی هەبوو و ژن خاڵی وە چرخانی ئەم پارتە بوو لە زیندان هەواڵ ساکینان چەندین ڕێخستنی سەرباری ئەو دۆخەنە هەموارەی کە لە زیندان هەواڵان هەیە بوو توانی ڕێخستنێکی باش لە ناو زیندانانە بکە بەتەنها خۆی ئەمە مانای چییە؟ مانای ئەوەیە ئەم ڕێخستنە توانی ژن زیینوو بکاتەوە نەک تەنها دۆزی کورد ژن دۆزی ژنیشی زیینوو کردەوە دواتر بەرخودانی ساکینە بەرامبەر بە لێپرسراوی زیندانی ئامەد وەرچەرخانی نەناو زیندانی پیاوان دروستکردن بەوەی کەوە گڕ لە جەستەی خۆیان دەن نەورۆز پیرۆزکەن بەوەی کەوە بەرخودانی چ ڕۆژەیان ڕاگەیان کە ئەمە گەورەترین وەرچەرخان بوو بۆی کە هێز لە جەرەوە ئەوان ئاماژیان بەوە کرد کە ئەوان لەناو زیندان و لەو تون و تیژە توانیان ئەم وەرچەرخانە دروستکەن ئێمە لێرە چۆن ئەبێ ینی نەتوانین کارێ بکەین کە وەڵامێکی شکۆمەندانە بێ بۆ ئەو ماندووبوونەی ئەوان لە زیندانە هەر بۆ ئەم مەبەستەش ئیدی وردە وردە توانیان چەک بەردەستخەن یعنی ئەمە پرۆسەیەکی زۆر وردە ڕەنگە لێ ئێستایان نەتوانین زۆر شیکاری بۆ بکەین بەڵام حاڵە سەرپیانەش بێ ئاماژەی پێەکەین بەشداریانکردنیان لەگەڵ گروپە ئازادی خوازە فەڵستینەکان و گۆڕانکاری سیاسەکان و ڕوخانی یەکێتی سۆڤێت هاوکار بوو بۆ ئەوەی جاریکە خۆیان بەڕێخستنی بکەنەوە بەڵام ئەم پارتە بۆیە تونند و تۆڵە و تا ئێستا سەرباری و هەموو تون و تیژێنێ و دەوڵەتی و ناوخۆیە ماوە دەزانی ئەوان زۆر بە ماندووبوون دروست بوون و نرخی ئەو ماندووبوونەی خۆیان دەزانن و پارێزگاری لێکن و لە ئێستادا کە ئەتوانین بڵێن لە دۆخێکی ئارامتران بەڵام هێشتا نرخی ئەو ماندووبوونی خۆیان ئەپارێزن ئەمە حەزەکەم ئاماژەی پێ بکەم کەم و کوڕی ئەبینم لە پارتە سیاسیەکانی دیکەی باشووری کوردستان و ناوچەکانی دیکەی کوردستان ئەوان کە گەشتنە ئەوەی کە جارێکە خۆیان دروستکەنەوە و جارێکە ئەم دەستکەوتانیان بپارێزن کەوتنە ژیانێکی
دنیایی بۆیە ئەو ئەهەمیەت و پیرۆزییان وردە لە دەستدا لە ناو کۆمەڵگای کوردەواریە و نێو دەوڵەتیشە بەڵام ئەوانە تاوکە ئێستا ئەوە خاڵی تون و تۆڵیانە پاراستویانە دواتر ژنان لە ڕێخستنەکانی ه4 لە دەشتی بیقع لە سووریا و لوبنان بەشدار بوون و لە گەڕانەوەیشیانە ڕۆڵ و کارکتەریان بینی و هەڵکشانیان وردە زیایە کرد بەڵام بە دەرچوون و بە ئازادبوونی هەواڵساکینە و جارێک کە ڕۆشتنی بۆ قەندیل و جارێک کە ڕۆشتنی بۆ ئەوروپا و ڕێخستنەکانی ڕێخستنەوە هێزی ژن وەک هێزێکی سیاسی و سەربازی جیا خۆی ئافران کرد کاتێککە چەکەکان سووتێنران بەڵام ئەمە نیاز پاکی پارتی کرێکارانی کوردستان بوو و دوای لێکۆڵینەوەیکی قوڵ لە هەموو ڕووەکانی ژیان سیاسی کۆمەڵایەتی ئابووری و نێودەوڵەتی هەرێمی و ئەو گۆڕانکاریانەی کە لەم دواییانە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕوویدا هەموو ئەمانە دراسەکران و گەشتنە ئەو دەرئەنجامی بۆ ئەوەی جارێکی کە نەهامەتی و ململانەیەکی نامرۆڤایانە نەگەڕێتەوە بۆ ناو کۆمەڵگای مرۆڤایەتی بڕیاری ئاشتی درا بڕیاری ئاشتی بڕیارێکی سەرپێی نەبوو و بڕیارێکی هەواڵانە بوو و هەموو مرۆڤ دۆستێک پشگیری ئەکا ئێمە مێژوویەکمان هەیە لەگەڵ نسکۆیە یعنی ئەمە ڕوویەکی دیکەی بابەتەکەیە ئێمە دەزانین 4 نسکۆیەکی گەورە ڕوویدا بەڵام بۆ خوێنەر تی ئەگا لەو نسکۆیە و لەم پرۆسی ئاشتیە و چەک سوکانە ینی جیاوازێکی زۆری هەیە هەندێک هەیە فکرێکی چەقبەستویان هەیە مەسەلەن پێشترەوی بۆ پەکەکە ئاشتی ناکات و چاک دانانێ ئێستا ئەڵێ بۆ چەکی دانا مەسە ئەمانە کەسانێکن ئەتوانم بڵێم ئەیانەوێ سوود لەو حیواراتانە وەربگرن بۆ ئەوەی نێڵن ئەم پرۆسە مەهامەتی پیرۆزی خۆی بکە بەڵام ئەو کەسانێک کە خوێندنەوەیان بۆ مێژووی پەکەکە هەیە بۆ فکری عەبدوڵڵا ئۆجەلان هەیە بۆ فکری کۆمەڵگای مرۆڤایەتی هەیە هەمیشە داوای ئاشتی ئەکەن پەکێکە کە دروست بوو ئاماژەم پێکە سەرەتا ڕێخستنێکی سیاسی ئەبێ کۆمەڵگایی ئەبێ دەوێت یەکەم دۆزی کورد زین و کردەوەکو نەتەوە ئێمە مرۆڤین نەتەوەی کوردین لەم خاکە ئەژین کە باکوورە بەڵام لە هەمان کاتە ئەوێ ئیسلاحی کۆمەڵایەتیش بکە چونکە ئێمە دۆخی کۆمەڵایەتی و ئابووریش لە باکوور و ولادەکانە کوردەکانە زۆر لە حاڵەتێکی نەهامەتی ئاژیا ئەمە سیاسەتێک بوو دەوڵەتی تورکیا بەرامبەر بە ناوچە کوردیەکان بەڕێەکەن ئەو تون و تیژیە و زەختە زۆرەی دەوڵەتی تورکیا و سیاسەتی تورکیا هۆکار بوو بۆی کە چەقەڵ بگرن بەڵام لە پرۆسەی ئاشتیا ئەمەیان بەگوێی ئێمەدا ئێمە لە ئاشتیا کۆتری سپین بەڵام ئەگەر ڕۆژانێکیش لە جەنگا ئێمە وەکو جەنگاوەرێکی بەهێز جەنگاوین پێکەکە ئەسڵان کە شۆڕشی کرد کە قەڵەم بازی 15 تەباخی دروست کرد یعنی من زۆر جار لەگەڵ هەندێک لە هەواڵانە کە باسی هەواڵانی کادری کۆن کە باسی ئەوەیان کرد ینی لە دۆخێکا دروست بووە وەکو هێزێکی سەربازی ئەتوانم بڵێن ینی بە چەندی چەکی سادە بەڵام بە ئیرادە و مۆڕاڵێکی بەهێز بە پاڵپشتی هاونیشتیمانەکەی بۆ چووکە زانی هاونیشتیمانەکەی زانی پەیامێکی نەتەوایی مرۆڤ دۆستەی هەڵگرتووە بۆیە تاوکو ئێستاش ئەتوانم بڵێم زۆربەی لایەنگیرەکانی پارتی کرێکارانی کوردستان مەرج نییە ئەندامی ڕێخستنەکەی بن مەرج نێنە ناو حیزبەکەیە کار بکەن بەڵکو ڕۆڵەکانێتی لە دەرەوەیەتی هاونیشتیمانەکەیەتی بۆچی لە بەرەوەی خاوەن دروشمی مرۆڤایەتیە خاوەن دروشمی ژیانێکی ئارامە کۆمەڵگایەکی دیموکراتیە لە کۆمەڵگای دیموکراتی چی ئەگوزەرێ ژن مافی خۆی ئەبێ پیاوان مافی خۆی ئەبێ هەموو کەسێک لە مافە یەکسان و دادپەروەرە ئابووری کۆمەڵایەتی سیاسی وەکو یەک دابش ئەبێ بەسەر تاکەکانی و کۆمەڵگا چەک لە حاڵەتی زەڕور بەکارەهێنرێ واتە کۆمەڵگا ناکرێ بە قوربانی چەک و مرۆڤ ئەباتەوە بۆ دۆزە ڕاستەقینەکەی خۆی بۆ مێژوو ڕاستەقینەکەی خۆی لەبەر ئەوەیە کە پەکێکە ئەم هەنگاوە نیاز پاکینە ویستی جارێککە دایکان جەریان نەسووتێ جارێکە ئابووری بۆ ساخکردنەوەی هێزی چەکی دەوڵەتە سەرمایەدارەکان سەرف نەکرێ
وەجارێککە کۆمەلگا ئاشتی بکرێ وەجارێککە کۆمەلگە پەرتەوازەی بەخۆی نەبینێ. یعنی ئەو دۆخەی ئێستا لە سووریا ئەگوزەرێ ئەگە بێت و بە پرۆسەیەکی دانووسان و ئاشتی خوازانە تەشکیلەی دروستکردنی حکوومەتێکی نوێیان بکردیا لە سووریا، ئایا بەم ئاقارە ئەگەشت کە ئێستا هەرێکە لە دروزەکان، هەرێکە لە کوردەکان، هەرێکە لە باڵی عەلەویەکان، با بڵێن بڕوا عەلەویەکان، هەرێکە لە سوننەکان لە پەرتەوازە بوونان و خاکی سووریا ئەوە تا بەرەو پارچە پارچە بوون ئەڕوا. کاتێکیش کە پارچە پارچە بوون ئیتر خۆگرتنەوەی زەحمەتە. بەڕێز ئۆجەلان نەیویست ئەمەنە ناوچەکان ئەوروپات. من دەمەوێت سێ خاڵ ئاماژە پێکەم. یەکەم پاڵپشتی تەواوی پرۆسەی ئاشتی ئەەکەم، چونکە هەڵقوڵاوی ناخی هەموو مرۆڤێکی تەندروست، مرۆڤێکی ئاشتی خواست، مرۆڤێکی ژیانویست دەکەم. پیرۆزبایی لە قەڵەمبازی پانزەی تەباخەکەم، چونکە پانزەی تەباخ گڕی شۆڕشێکی دروست کرد کە ئێمەی بەم ئاقارە سیاسیە گەیان کە ئێستا کورد بۆتە سیمبول لە ناوچەکانە بە بەڵگەی ئەوەی کەوە دەرئەنجامی پانزەی تەباخ بوو. ئێستا فاشیستترین دەسەڵاتی سیاسی تورک باز لە کورد و دانووسان لەگەڵ کووردا ئەکا بە بوتانی کە یەک لە دوای یەکەکەی ئەردۆغان ئاماژەی پێکرد. پیرۆزبایی لە هەموو هەواڵانم ئەەکەم کەمان دوو بوون زۆر بۆ ئەوەی کە بتوانن دۆزی کورد بگەێنن بە ئێستا و بە تایبەتی دۆزی ژن. سوپاسی بەڕێز ئۆجەلان و هەواڵان ڕێخستنی سەرەتا ئەەکەم و ئێستا ئەوانەشی کە لە چیان هەواڵ جەمیل بایک و هەواڵ سەبری ئووک و هەواڵانی دیکە کە توانیان خۆڕاگرانە دەست هەڵگرتن لە هەموو ژیانە بەرژەوەندیەکانی تایبەتی خۆیان خەبات بۆ من بکەن کە ئەم ڕۆژە بۆ من دروستکەن کە من بە شانازیۆ بڵێم من کوردم و من ژنم من دۆزم هەیە. دەستی هەموو ئەو دایکانە ماچەکەم کە ڕۆڵەکانی خۆیان پێشکەشی ئەم نیشتیمانە کردووە و پێشکەشی دۆزێک کردووە کە بتوانن زەمینەیەکی ئاشتی بۆ ڕۆڵەکانی من لە داهاتوە بەرجەستە بکەن.